سلااوان لێبێت دیارە لقی هەولێری سندیکای کرێکارانی کوردستان بە بەردەوام لەگەڵ هەموو بارودۆخەکاندا لەگەڵ چین و توێژەکانی کرێکاراندایە جا بەهۆی ئەوەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو پلەکانی گەرما لە هەرێمی کورسان و بەتایبەتی لە سنووری پارێزگای هەولێر بەرز بۆتەوە بۆیە داواکاری هەم داواکاری و هەم هۆشداریش دەداتە خاوەنکارەکان کە ژیانی کرێکاران بپارێزن لەگەڵ میوانەکەم گفتوگۆ لەسەر ئەو بابەتە دەکەم و زانیاری زیاتر لە وەردەگرم بۆی بزانم چه هۆشداریشان داوەتە خاوەنکارەکان چۆن ژیانی کرێکاران بپارێزن. حەسەن ڕەمەزان لەگەڵم دەبێت وتەبێژی لقی هەولێری سندیکای کرێکارانی کوردستان. کاک حەسەن سڵاو لێبێ، لە دوێنێوە ئاگاداریەکتان بڵاو کردوتەوە هۆشداریشتان داوەتە خاوەنکارەکان، ئەو هۆشداریە چییە کە داونەتە خاوەنکارەکان و بۆچی لەو کاتەدا ئەو ئاگدارێتان بڵاو کردوەوە؟ بەڵێ دەستی بەڕێستان خۆش بی سڵاو بۆ کرێکارانی خۆشەویست. بڵاوکراوەی سندیکای کرێکارانمان بڵاو کردەوە، داوامان کردووەکو هۆشداریەک بەڕاستی لەو گەرمایە کە ئێستا کە گەرمایەکە یعنی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بارودۆخی هەم دەرونی هەم جەستەی کرێکاران هەیە. بۆیە داوامان کردووە خاوەنکارەکان وەکو هاوکاریەک وەکو پابندبوونەشیان بە بابەتی یاسا کە لە یاسای تایبەت بە کرێکاران هاتووە سەلامەتی پیشەی لە شوێنی کار بەڕاستی ئەرچی خاوەنکارە. ئێستا کە گەرمایە دەکرێت کرێکار بەڕاستی بەهۆی ئەوەی کە زۆر گەرمایە جێگۆڕچێ بە کاتەکانی کارکردنی بکرێ، مەسەلەن ئەو کاتانە زۆر گەرمایە کە ئیش ئەو کرێکارە ئیشی پێ نەکرێت بەرەوەی ئەگە کرێکارەکە پەچی کەوت توانای نما بەهۆی گەرماوە بەڕاستی هەم کاریگەری ڕاستەخۆ لەسەر کارەکە دەبی هەم لەسەر پرۆژەکەش و بەڕاستی یعنی کرێکاریش لە یعنی دەبی لایەنی مرۆی لە بەرچاو بژێ. داواتان لە خاوەنکارەکان نەکردووە سەعاتەکانی کارکردن لەو کاتانەدا کەم بکرێتەوە بە تایبەتی ئەو ماوەی کە پلەکانی گەرما بەرز دەبێتەوە؟ دەکرێت لە کاتەکانی بەیانیان زیاتر زوو یان ئێواران ینی کار بکرێ کار بکرێت لە کاتی نیوەڕۆیان بە تایبەتی لە کاتی گەرمایشی بەهێز بەڕاستی دەبێ ینی کرێکار ئەو مادبوونێک کە بەڕاستی لە بەر گەرما ینی کرێکار دەبی خاوەنکار دی بەرچاوی ئەوە بکاتن کە کرێکار ینی تووشی ئەوە نەبێتن تووشی نەخۆشی و یان پەککەوتن ببێ. باشە کاک حەسەن پێم بڵێ ئەگەر ئامارێک هەیە یاخود بە ڕێژەیەکیش پێم بڵێ ئەو خاوەنکارانەی کە لە سنووری پارێزگای هەولێر هەیە سەتا چەندی پەیوەستن بە سەلامەتی کار و دابینکردنی سەلامەتی کار بۆ کرێکاران؟ وەڵاهی خاوەنکارێکی زۆر هەیە بەڕاستی یان ئێمە نارێن هاوکاری کرێکارانە پشتیوانی کرێکاران لەو بابەتە بەڕاستی، بەڵام هەشە ینی هەشە زۆر کەم تەرخەمە داوایان لێ دەکەین هەر هەموو لایەک ینی خاوەنکارەکان بەڕاستی مافی کرێکار لە بەرچاو بگرن. ئێستا ینی بەهۆی ئەو گەرمایە بەهێزێک کە هەیە لە ناوچەکەمانی گرتوێتەوە ئەمە لە برین بڵاوکراوەکەمان وامان ئەوە کردێ داوا کردیە هۆشداریەکەی ئێمە ئەوەیە بەڕاستی دەبی ڕەچاوی کرێکار بکرێ مافی کرێکار بکرێ لانی کەم یانی فێنکەرەوە بەڕاستی لە بۆ کرێکاران لە شوێنی کار دابین بکرێت. دەستەکانت خۆش بێ. دەست خۆشکار حەسەن. ئارەس ئەوەی جێبیست بوون ئەمە هۆشداری و ئاگداریەکەی سندیکای کرێکارانی لقی هەولێر بوو لەبارەی وەی کە پلەکانی گەرما بەرز بۆتەوە داوایان لە خاوەنکارەکان کردیە کە هاوکاری کرێکاران بکەن تاوەکو ئەو شەپۆلە گەرمایی کە ماوەیە کە ڕووی لە هەرێمی کورسان کردووە و لە ڕۆژانی داهاتووشدا پلەکانی گەرما بەبەرزی دەمێننەوە تاوەکو دۆخەکە ئاسایی دەبێتەوە یارمەتی کرێکارەکان بدەن لە کاتی کارکردندا.